لسد سالا 15 ده سوید دنیوا شر نافخویی ده بو گلک سرهلدانان روددا جوینین راویشکاری دنافبرا شاه سوید و هنک آلین جواکه ده لدار دکتن. لە ساڵی 1435 لە شاری ئاربۆگا کۆبوونەوەیەک بە مەبەستی وتوێژ سەبارەت بە بارودۆخی وڵاتی سوید بەڕێوەچوو. هەر بەو هۆیەوەیە کە گەلێک جاران ئەو کۆبوونەوەیە وەک دەستپێکی کاری پەرلەمان لە سوید بە ئەژمار دێت. بەڵام لە سەردەمی گۆستاڤ ڤاسادا لە ساڵەکانی 1527 و 1544 دوو دانیشتن لە شاری ڤێسترۆس بەڕێوەچوو کە لەو دانیشتانەدا نوێنەری 4 تەبەقەی کۆمەڵگا کە پێک هاتبوون لە خانەدان، قەشە، بۆرژوا و جووتیار بەشدار بوون. ددما ئەکسێل ئۆکسیستیانەدا دەسەڵاتداریە سوێدێ دبە ناوەندی و بۆ یەکەم جار بنگەهێکە یاسایی ji پەرلەمانێرە دەهێتە دانین. باڵاخانەی ڕیدەرهوسێت کە لە ناوەڕاستی ستۆکۆڵما تا ساڵی 1866 جێگای کۆبوونەوەی سوار و خانەدانەکان بوو. هەروەها بۆندیسکا پەڵاتسێت جێگای دانیشتنی نوێنەرانی جووتیاران بوو، ستورە شیرکانیش جێگای دانیشتنی قەشەکان بوو. ساڵە 1809 شێوەیە برێڤەبرنا دەولەتێ هاتە گوهرتن و دەسهڵات دناوبەرە پادیشاه و پەرلەمانێدا هاتە دابەشکردن. دەسهڵات بە سێ بەشان بوو. دەسهڵاتە کو یاسایê diafirîne، دەسهڵاتە دادوەریê û دەسهڵاتە جێبەجێکردنê. Ev şêweyê desthilatdariyê ta sala 1974 ma. Ji sala 1866 de sîstema perlemanî ya Swêdê di odeyî bû. Di wê demê de mercên endamtiya perlemanê ew bû ku berendam mêr be, bi hekêmanî 35 salî be û ta redeyeke diyarkirî dewlemend be. Dengdan bo perlemanê hebû lê wekheviya dengan nebû, giraniya dengan li gor dewlemendiya dengderan bû. Di navbera salên 1895 û 1906 da gava ku ev her du avahî ava bûn, hesab bûbû ku ev bibe avahiya Banka Navendiya Swêdê û ev jî avahiya serekeya Perlemana Swêdê ku her du odeyên perlemanê têda bûn. Piştre her du odeyên perlemanê bûne yek ode û Banka Navendî ji vir derket, niha ev xaniyê han ji bo hola perlemanê ya serekeye û ev jî ji bo lejneyên perlemanî û baregeyên partiyên siyasî de. بله وقتکی وابود هندوری سوید شبر مافی جنان تونه بو که بجداری هلبجارتنا ببن مافی وان تونه بو خو هلبجیرن دور او دو اودایی دناف پرلمانه ده اوداد دوها بهلبجارتنه بو هناك جيب تعیین بو او کسی مثلا دولمند او کسی دیندار او انا رولوان رولک تایبتی بو دنگی وانجی گرانتری دنگی دیتر بو بوی شوی بو اوجی اروپا بگشتی وی هوای دهات ناس کردنش بر هنگ یعنی هنگ کرسی پارلمان دنگدان سر ندبونش بر او کسانا بتعیین کری دهات. لساڵی 1909 مافی دەنگدان بۆ پیاوان هەیە، بەڵام تەنیا بۆ ژووری دووەمی پەرلەمان و قورسایی دەنگەکان جیاواز بووە. مثلا ئەو کەسێ دیندار هەنەک شوانە ئەو بوون ئەو کشە بەێ ئەو کەسێ خودی عرد و خەلکیوی هەبوو ماڵدار و ئەوانە بووی شێوێ بوو هەنێکژی شوان دگوتن ئەو کەسێ نۆبێل فامیلی ینی ئەو کەسێ فامیلی بناو و دەنگ سەدەی ساڵانەوە ئەو جێوانی تایبەتی هەبوو ماڵ مەزن بنێ. لە ساڵی 1970 بڕیار دراوەکە دەنگی پیاوان وەک یەک بێ بەبێ جیاوازی قورسایی. لە ساڵی 1921 ژنانیش مافی ئەوەیان پێدراکە بتوانن دەنگ بۆ هەڵبژاردننی پەرلەمان بدەن. ji sala 1971 ve sîstema perlemaniya Swêdê bû yekûdeyî û jûmareya endaman bû 305 kes.
و لگور شیوه نوی دسلاتداریا سوید یا سال 1974 رولا سروک پرلمان د دامزراندنا حکومت ده سرکه. جسال 1976 و اندام پرلمان بونه 349 کس. هر همولاتی که سویده گو 18 سال کربن دکاره دنگ خواه بو پرلمان بده. 15 لجنه پرلمانی هنه و پشتی کتنا سویده ناو یکیتیا اوروپا کمیسیون یکیتیا اوروپا هاته درست کرن. هەڵبژاردن بۆ پەرلەمانی سوید 3 ساڵ جارێک بووە. ساڵی 1994 پەرلەمان بڕیاری دا کە هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردن بکرێت و بودجەی دەوڵەت ساڵێ جارێک پەسەند بکرێت. گوهرتنا 3 ساڵە بۆ 4 ساڵە سبب ئەو بۆ 3 ساڵ هەندێک بوو. نۆت و چارە ئەو سیستەم هات گوهرتن بوو 4 ساڵە جارێکی. حکوومەت هەتانواژی ولۆیە پرانیل دژی حکوومەتی دەرنەکەوێ ئەو حکوومەت دەوڵەتی دکە دەستی خۆ. یعنی نەدوێ پرانیل گەلوێ بێ. ئەو ژیش بەر سیاسەتە سوسیال دموکراتە وەقە ساڵ حکوم دەکردن حکوومەتە ئەقلیەتێ بوو. اینجا تشتێکی ئاوا ئانین پێش نە مەسەلەن پرانی تمل دژی سیاسەتەوان بن حکوومەت دەکەر کاری خۆ بکەین. اینجا ئەو سیاسەتە هانێ بوو سەبەب هێدی دو بلۆک هاتن پێش. بەر سوسیال دموکرات تم ئەقلیەتێ دەبوو توش حکوومەت دەستێوان دەبوو بەر چەپ بێدەنگ دمان هەنێک پارتی دیتر جانا بێدەنگ دمان پرانین دژی وان ڕادوەستیان بەر وێژی حکوومەت تم دەستێوان دەبوو. بلۆکە برجوازیە هاتە پێش. بلۆکە برجوازیە دەستپێکێ دێ کریس دموکرات نەناف دەبوو. سنتر بوو پارتیا کار بێ جۆتکارە ئاگوندیە پارتیا لیبرال بوو و پارتیا مودێرات بوو. هەمبەر واناژی پارتیا چەپ بوو و پارتیا سوسیال دموکرات بوو. یعنی ئەو 5 پارتی بوون دەست پێکێت دوورێ بوون 7 پارتی پارتیا سەوز هاتە و پارتیا کریس دموکرات هاتن. وش خۆش 2010 دێ جەماعەتێ دژی بێگانانن دژی ئەجنەبیانن شوان بن دموکراتên سوێت بووی ناوێنن ئەوژی 20 کەسێوان کەتنە پەرلەمان یعنی ئەنا 8 کەس 8 پارتی هەندرێ پەرلەماندان. تنه هێزین سیاسی یین کو بکیمانی 4% جه دنگان وینن دکارن درباسی پرلمانه ببن. اگر دنگین پارتیه که دبن 4%تان ربه لی دبازنه که هلبجارتنه ده 12% جه دنگان بینه گمان هیا که او کرسیه که بدسخن. لی جارنه پارتیین بچوک دکوونه کوالیسیونه و به هف پیمانین خوره درباس دبن تفی که دنگی وان بسری خواه دبن 4%تان رایه. بله چند جارا مجوه سوید او تشتبویه کریس دموکرات پارتیا کریستیان لسوید کریستیان دموکرات گلک جارا نزیکی 4% بو و بسر نتکتش برویه که لهف هاتنك لقل بارتيا سنتر كر بهف دوره بشدار ببن هالبجارتنان وبهف دوره چند كسي خبين البيش بيتر أفاد هندري بلديات وهندري مثلا هريم عاد تشتولو تيبيش كمرو كارب بهف دوره بك وكيمي 4% بخلكته درباس دبن لي بر يعني اف 10-12 سال داوي تو تشتولو نهاتي بيش بر هر بارتيك بخوا تخوازو خو بده بيش بودجتا خود ده پیش داخوازی خو پروگرامی خوی هل بجارتینه ده پیش و وانا یعنی تو کار بیجش سالانه 1998 اوورده تشتکی ولو نحتی پیش نورمال 4% بو هم سوید ليش بو ما في بارتيا كبتشوك يا جروبا كي نه كشتن هناك جي برلمان شبو فان بازنا هشتنا
هەگەر 12% تا دجیکی دبینێ نوێنەرێکی وان دەرباس دەبێ ئەوەی هایمشی هەیە حتانەوە کەسێکی ولو دەرباس نەبوویە لێ ئەو ئەمکان هەیەش بەروێژی زێدەکردن نەک 4%ش بەر 4% سەراسەری سوێدە 12% هەگەر بازنێکی هەلبژارتنێدە لە مێژووی پەرلەمانی سویددا بۆ یەکەم جار لە ساڵی 1994 کوردێک بوو بە ئەندام پەرلەمانی سوید. ئەندامی پارتی سوسیال دیموکرات نالین باکسی کە خەڵکی باکووری کوردستانە بۆ یەکەم جار بووە ئەندام پەرلەمانی سوید و دوو خول لە پۆستەکەیدا مایەوە واتە تا ساڵی 2002 زاینی. ساڵی 2010 5 کورد لە یەک خولدا بوونە ئەندام پەرلەمانی سوید. شادیە حەیدەری ئەندامی پارتی سوسیال دیموکراتی سوید و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. ئامینە کاکەباوە ئەندامی پارتی چەپ و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆزا گوچلو ئەندامی پارتی سوسیال دیموکراتی سوید و خەڵکی باکووری کوردستان. ئیسماعیل کامیل ئەندامی پارتی گەل و خەڵکی ڕۆژئاوای کوردستان. جەبار ئەمین ئەندامی پارتی ژینگە و خەڵکی باشووری کوردستان. بەڵام لە ماوەی ئەو 4 ساڵەدا گەلێک جار ڕووی داوەکە بەهۆی ئەوەی کە ژمارەیەک لە کوردەکان وەک جێگر هەڵبژێردراون ڕێژەی ئەندام پارلەمانە کوردەکان گەیشتووەتە 7 کەس. Liksom en sorg och en passion kan vara en på en miljon kan vara allt det som är vi